ئەم ڕووداوە شەڕی عێراق بوو. عێراقی ئێرانیش کە خەسفی ئەکرد قەسفی مەدەنی بەڕادێ ڕۆژی پێشووی ئەخبارێکەکەی سیروان قەسفەکەم بۆ نمونە یا هەڵەبجە یا مەجموعەکانی تر وەکو عەنەب یاکو شانێر یاکو سەیسایق ئیتر قەدەری خوای گەورە وا بوو ئەو شەوە قەسفی ئەم سیروانەی کرد کە ئەو ڕۆژەی سەعات 4 و 1 سانیەی نەبێت قەسف دەستی پێ کرد. خەڵکی زاخەی لیا بوو لە ماڵەکانی خۆیان هات دوو ماڵ سێ ماڵ زاخەی لیا بوو پێش دەقە پێشەوە ئەچوونە ژێری ژێرزەمین خۆمان ئەشاردەوە. تۆپێکی دا لەم بینایە ماڵ ئێمە بەرامبەرە بە حکمی ئەم گەڕەکەین ئا بەرامبەری بیناکەی. ئەم بیناش بە حکمی ئەوە گەورە بوو وەختە خانووەکان هەموو گڵ بوو. بینا دیار نەبوو. ئەم بینانە بە حکمی دوو قات و سێ قات بوو دیار بوون. ئێران زیاتر قەسفی ئەکرد. وای ئەزانی مەخەری عەسکەری و شتی وانەیە. وتمە خێزارەکەم وتم وەڵی تۆ بیایی لە بیناکە بابڕم سەرێ بێم و بێم. هاتم کە بینام لە خوار و کوشراوە پاڵیاوە بە خەوتیەوە ئاری سندووە. هاوارم کرد تر حیج نەبوو حەفەسام وەختەوە کوسە ئامێر نەبوو تەلەفۆن هاتووە تەلەفۆنێکی مەرکەزی تیا بوو اینجا بنکەی ئاکو کوژێنە نەبوو لێرە تا خەڵک روێ بنکەی تەلەفۆن و تەلەفۆنیان کرد بۆ خۆرماڵ و هەڵەبجە تا حەرێق بێ و ئاگر کوژێنەوە بێ خەڵک بێ باوەریانەوە ئەو خەڵکە ئەوە بە فەتەرات چوو. 182 کەسی تیامەت هەر ئەو ڕۆژ دوو کەسیان دەرچوو مناڵێک کفن و دفتیان کرد دانیێڵا گۆڕەکەی لە گۆڕەکەوتی ئاورا بە برسیمە هەڵیان کێشاوە کابراکە دایەڵاوتی وەڵام ئەم جەنازەیە زینوە بەدەست بە هاوارەکە هاوریانە دەرسێنەکە کارمەندە لە خۆرمە. خەڵک هەر 5 و 6 خەڵکی دەیەکن ئەو بناری هەورەمانە نارنجەڵە دەرگا شێخان گوڵب هانەی دن هانەینەوە زەڵم هەر 20یەکیان خەڵکی دێ یعنی شەڕ ئێران عێراق و بار کرابوو لە حەیبەتا بارەکە فەخێرە هاتن لێرە خوان حەشاردن کە سوکاریان لێرە بوو هاتن لەم بینا گرسیان و خەڵکیشی تێ بەقای مێزانی بیناکە دوو قات بوو خەڵک ئەوەختەیە خەڵکی ئەم مەجموعانە هەمی گڵ بوو دار بوو بینای جوانی تیانە بوو ئەمانە کە حکوم و دوو قات و سێ قات بوو ئێران وای ئەزانێ ئەمە مرکەزی ئیتر هەرچی عەسکەری عێراقیە لەم بینانە هەیە ئەوی زیاتر مرکزی ئەگەر بۆ ئەم بینانە قەسفی ئەکرد نە ئێزانی مەدەنی تایە خۆی شێعیوت مەدەنی قەسفەکەم بۆ نمونەی سەعات 4 سیروان قەسفەکەم نەوە 4 و 1 سانیە لە 4 ئەیدا لە سیروان یا ئەیدا لە هەڵەبجە یا ئەیدا لە خورمان یا ئەیدا لە سەیسایق یا ئەیدا لە مەجموعەی عەنەو. ئەمەنە زۆر شی ناخۆشتیە هەر پیا و شەرمیش ئەکا هەر بیگەڕێتەوە لە خوار و ژن و پیا و تێکەڵ بوو نەتەزانی کامان پیا و کامان ژنە سوتا بوو خەڵک پێی پێی وایە زانیت پەڕۆکۆنن سوتا بوو تێکەڵ بوو ژن و پیا و مناڵ تێکەڵ بوو هەموو کەس جورئەتی نەیەکرد هالیشیان گرێبیانێ دەریان کات. بە چای خۆم بینام دوو ژن لە خوارەوە لە ژێر ئەم بینایە لە ژووری دووهەم لێری کوڕێکی پورزامان دوو دانیشتون 4 نانە خسۆ ژێر کراسەکانە لەبەرەوە نەخنکێن خۆشیان وەفاتیان کرد و هەر 4 ناڵەکەش عەمری خوای کرد کە دیارن کە ئەومان بینا هەرێکمان گریان کە مناڵەکانمان بینا گریان زۆر ناڕەحات بین و ئەم مناڵە ساویل کە جوانکی لە جوان نەیرانە بێکیان وەفاتیان کرد لە ژێر ئەم بینایە وە بێ هیچ. دادە پیرۆزە بێوەژنێ بوو کە خورمان بار کرا لە ماڵی ئەو برامە بەکەی برام بووم خۆی دوو کەنیشک و کوڕێک و کوڕەکان زۆر مناڵ بوو کوڕەکان 34 ساڵان بوو عەلی ناو بوو کە هاتوونە ئەم بینا بۆ قایمکاری نەمرن ئاری سند بوو کوڕێکیان بوو کوڕەکان نیاوە سەر پشمیلا فڕیان داوە خوارد لە پەنجەرەکە فران داوە و دێوە ئێستا ئەو پیاوە عەلی ناوە
ئەوە تا لە بنکەیت ئاگەر کوژێنەی شیروە خۆڕماڵ کارمەند خۆی تیا چوش نەکەداتە فێرزە خۆی تەوە ڕسمەکەیتی لەو دوو ئەمە کاک ئیسماعیلی خەیاتە کاک ئیسماعیلی خەیاتە ئەمە ماڵ و عایلەکەیەتی حەو تا 8 نەفەریان تیا چووە اینجا ئەو مناڵە بە باوشی بوو بە ئاگرەکە لەو پەنجەرە فڕێیاوە خوار بەس ئەوەی بۆ دەرچوو ئەویش تەواو نییە قاچی تەواو نییە لە ئەوروپای ئەم مانگێ لەمەوە پێشگەڕایەوە بۆ ئێرانە هاتووە ئەم ڕسمانە لێرە بێ هەر عەقڵی تێشوو بوو دووبارە ناڕەحات بوو ئەم گەڕایە بۆ ئەوروپا ماتمي وهرازي وانا زاركم بشوقي نقول